دام و دەستگا داخراوەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی تروا دەکەونەوە گەڕ و فەرمانبەرانی خۆشحاڵ کرد ئەمەش دوای مانگێک لە وەرنەگرتنی موچەکانیان. پێمان دەڵێن ئەمڕۆ دووشەمبە بگەڕێنەوە سەر کارەکانتان. سەرۆک دۆناڵد ترامپ پێداگری دەکات کە ئەو وازی لە هەوڵی خۆی نەهێناوە بۆ بنیادنانی بربەستی سنووری لە نێوان وڵات و مەکسیکدا. هیچ پلانێک بۆ ئاسایشی سنووری کاریگەری نابێت بەبێ هەبوونی دیوارێکی ڕاستەقینە. ئەگەر سەودایەکی ڕەوا لە کۆنگرێس بۆ ئەو مەبەستا بەدەست نەهێنین ئەوە یان حکومەت لە 15 مانگی شوباتدا لە کار دەکەوێتەوە یان ئەو دەسەڵاتەی خۆم بە گوێرەی یاساکان و دەستوری وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەکاردێنم بۆ چارەسەرکردنی ئەم ڕەوشە نەئاساییە. دووبارە دیموکراتەکان پەیمانیاندا کە دانوستان لەسەر ئاسایشی سنووری لەگەڵ سەرۆک ترامپ و یاسادانەرانی کۆماری بکەن. دیموکراتەکان دەڵێن ئەوان ئامادەن بۆ برەودان بە سەرچاوەکانی مرۆڤ و تەکنەلۆژیا بۆ ئەو مەبەستە واتە هەموو شتێک تەنها داواکەی دۆناڵد ترامپ نەبێت بۆ بنیادنانی ئەو دیوارە سنووریە. سەرۆک ترامپ بەڵانیدا کە مەکسیک پارەی بنیادنانی دیوارەکە دەدات بەڵام سەرۆک نەیتوانیوە ئەو پارەیە بۆ دیوارەکەی لە مەکسیک بسەنێت. هەر بۆیە بڕیاریدا بەرپرسیارەتی داخستنی نیمچەیی فەرمانگاکانی وڵات بە شانازیەوە بگرێتە ئەستۆ بەڵام ئەمە هەڵەیە و ئەمریکایەکانش ئەوە دەزانن. خەڵکان لە سەرانسەری ئەمریکا بۆ چوونی خۆیان دەڵێن. هیوادارم ترامپ سوور بێت لەسەر قسەی خۆی و ئەو دیوارە بربەستە سنووریە بنیاد بنێت. من لە ئەریزۆنا دەژیم و زۆر شتی ناقانونی هەیە کە لە سنوورەوە دێن. هەر بۆیە من بە تەواوی پشتیوانی لێ دەکەم و هیوادارم سەرۆک ئەو کارە بە ئەنجام بگەێنێت. ئێمە دژی بنیاتانی بربەستی سنووری دیواری سنووری هیمای ڕقوکینە و ترسە لە کەسانی دیکە ئەمە چارەسەر نییە. ئێمە بڕوامان وایە سەرۆک ترامپ لەم کاریدا شکەزیێنیت و کۆمەڵگەکانی ئەمریکا بە توندی لە دژی بنیاتنانی ئەو دیوارە ڕادەوەستن. داخستنی نیمچەیی حکومت لە ئێستادا ڕەنگە کۆتایی هاتبێت بەڵام ململانی نێوان کۆماری و دیموکراتەکان هێشتا هەر ماوە. من پشتیوانی لە هیچ بودجەیەک بۆ ئەو دیوارە ناکەم بەڵام من پشتیوانی لە ئاسایشی سنووریمان دەکەم. دیموکراتەکان گرنگی بۆ دیوارە نادەن. چەند ساڵێک لەمەوە بەرخۆیان دەنگیان لەسەر بنیادنانی 350 میل دیواری سنووریاندا ئەوان ڕقا لە ترامپ و دەیانەوێت شکستی بدەن. دۆناڵد ترامپ هەڕەشەی خۆلادان لە کۆنگرس دەکات و ڕەوشی نائاسایی ڕاگەیەنێت و فرمانی بنیادنانی بربەستە سنووریەکە بدات ئەگەر دانوستانەکان لەگەڵ دیموکراتەکان شکستیان هێنا. جا هەنگاوێکی لەم جۆرە تووڕەیی لە نێو دیموکراتەکانی لێ دەکەوێتەوە و هەروەها ناڕەحەتیش لە نێو کۆماریەکانیشدا هەوڵیش دەدرێت لە ڕێی یاساوە ڕێگری لەم کارەی سەرۆک ترامپ بگیرێت.